ئەندامانی سەرکردایەتی کادران و هاوڕێیانی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئەمڕۆ لێرەدا کۆبووینەتەوە بۆ ئەوەی کە ڕێو ڕسمێک بەڕێوە دەبین بە بۆنەی پەیوەستبوونی کۆمەڵێکی دیکە لە کوڕان و کچانی خەباتکاری کوردستان کە ئەمڕۆ ڕسمەن لەژێر ناوی پەلی شەهید فەریدە زەکەریایی ڕسمەن بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە پەیوەست دەبن. وەک نەریتی بەرنامەکانی پێشوو سەرەتای ڕێوڕسمەکەمان با سرودی بانگەواز سرودی ڕسمی کۆمەڵە دەست پێ دەکەین و پاشان بۆ ڕێزگرتن لە یادی سەرجەمگیان بەختکردوانی کۆمەڵە و شەهیدانی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان چەند ساتێک بێدەنگی ڕادەگرین. دواتر هاوڕێی ئاعزەم قوبادی پور نازری فێرگەی سیاسی نظامی کۆمەڵە پەیامی فێرگەی سیاسی نظامی کۆمەڵەمان پێشکەش دەکات و دواتر هاوڕێیانی تازە پێشمەرگا چەک و کارتەکانیان لە دەستی هاوڕێ موحسن مەزلوم یەکێک لە هاوڕێیانی فێرگا وەردەگرن و دواتر سرودێکمان پێشکەش دەکەن. ئێستاش ڕێوڕسمەکەمان بە سرودی بانگەواز سرودی ڕسمی کۆمەڵە دەست پێ دەکەین.
ئێستاش بۆ ڕێزگرتن لە یادی سەرجەمگیان بەختکردوانی کۆمەڵە و شەهیدانی بەزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان چەند ساتێک بێدەنگی ڕادەگرین. پەلکیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. بەڕێزان ئێستاش پەیامی فێرگەی سیاسی نظامی کۆمەڵە لەلایەن هاوڕێی ئاعزام قوبادی پورەوە پێشکەش بێەوە خۆشەویستان دەکرێت و تکایە فەرموو. هاوڕانی خۆشەویستی ئەندامی ڕێبەری کۆمەڵە، کادر و ئەندام و پێشمەرگە تێکۆشەرەکان، میوانانی بەڕێز، بەخێر بێن بۆ ڕێوڕسمی چەکداربوونی پۆلێکی تر لە کچان و کوڕانی ئازادیخوازی کوردستانی ڕۆژهەڵات بە ریزەکانی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵە. سەرەتا ئیجازەم بدەن بە ناوی خۆم و سەرجەم ئەندامانی سەرکردایەتی و پێشمەرگەکانی کۆمەڵە پیرۆزبایی بکەین لەم پۆلە لە کچان و کوڕانی خەباتکار و تێکۆشەری کوردستان کە ئەمڕۆ بە فەرمی لەژێر ناوی پەلی شەهید فەریدە زەکەریایی پەیوەست دەبن بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هیوادارم بتوانن ئەو ئەرکە پیرۆزە و ئەو ناسنامە پڕ لە شانازی و سەروەریە بە باشترین شێوە بەڕێوە ببن. هاوڕێن، ئەمڕۆ لە هەلومەرجێکدا ئەم پۆلە لە کچان و کوڕانی خەباتکاری کوردستان بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست دەبن کە تەواوی ناوچەکە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و ڕوو لە ئاڵوگۆڕە و کۆماری ئیسلامی ئێرانیش قەیرانەکانی ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە زیاد بوونە، چ لە ئاستی نێوخۆیی، چ لە ئاستی وڵاتانی دراوسێ، چ لە ئاستی جیهانیش. ئەگەر چاوێک بە بارودۆخی ئێستای ئێران دابخشێنین، دەبینین بارودۆخی ژیانی خەڵک ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپبوون دەچێت. حکوومەتیش خاوەن هیچ بەرنامەیەکی ئاشکرا و ڕوون نییە بۆ چارەسەرکردنی هەڵاوسانی اقتصادی و بنەبرکردنی مەسەلەی بێکاری. ئیعدامە سیاسیەکان و سەرکوتی بزوتنەوە مەدەنیەکان وەک هەمیشە بەردەوامە. ڕێکخراوە جیهانی و هەرێمیەکان بە شێوەی وەرزی و ساڵانە راپۆرتەکانی خۆیان لەمەڕ بارودۆخی مافی مرۆڤ لەسەر وڵاتان بڵاو دەکەنەوە. ئێران هەمیشە لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەیە کە زۆرترین پێشێلکاری و سەرکوتی مافەکانی مرۆڤ دەکا. بۆ ئەم مەسەلێش هیچ گوێ ناداتە ناڕەزاییە جیهانیەکان. سیاسەتی دەستێوەردانی ناڕەوای ئێران وەک هەمیشە لە وڵاتانی ناوچەکە بەتایبەت هێرشی لیباس شەخسیەکانی سەربەدەسەڵات بۆ سەر سەفارەتی و کونسوڵگەری عەرەبستانی سوعودی لە تاران و لە مەشهەد بەهۆی لە سێدارەدانی کەسێکی شیعەی سەر بە ئێران لە وڵاتە گرژی و ئاڵۆزیەکی تازەی هێنایەکایەوە کە بووە هۆی پشڕاندنی سەرجەم پەیوەندیە سیاسی و ئابوووریەکانی لەگەڵ ئێران. ئەم کارەی ئێران کاردانەوەیەکی زۆرتری بە دوای خۆی داهێنا و بەشێکی تر لە وڵاتانی ناوچەکە پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ئێران پشڕان و هەروەهاش ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان ئیدانەی ئەم کارەی کرد. لەلایەکی ترەوە بەهۆی ئەم دەستێوەردانانەوە ئێران سەرمایەکی زۆری خۆی لە پشتیوانی و ڕاکردنی ڕەوتە ڕادیکاڵ و تونڕەوەکان خەرج دەکات. ئەمەش یەکەم ئێرانی لە ناوچەکە و جیهاندا کردووەتە وڵاتێکی ئاژاوەگێڕ و دەستێوەردەر و دووهەمیش ئەمانە هەموو بوونەتە هەزینەیەک کە خەڵکی ئێران دەبێت ئەنجامە کارە ساتبارەکانی قبول بکات. کچان و کوڕانی تێکۆشەری کوردستان، سەرڕای میلیتاریزەکردنی کوردستان لەلایەن دام و دەستگا سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە و بەکارهێنانی گرتن و زیندانی و شکنجەدانی درڕندانیان، ئێوە وەکو نەسڵی نوێی خەباتکار و بوێر لە ڕابردوودا بۆ پارێزگاری لە مافەکانی خۆتان و ئازادی ڕادەربڕین و پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە کوردستان نەچوونەتە ژێرباری ستەم و زوڵم و چەوسانەوە و لە هەر دەرفەتێک کەڵتان وەرگرتووە تاوەکو بە شێوەی جۆراوجۆر بەگشت دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیدا بچنەوە و لەم پێناوەشدا سەدان قوربانیتان داوە. لاوانی خەباتکار، کۆمەڵە وەک حیزبێکی نوێخواز و خاوەن مێژوویەکی پڕ لە سەروەری و فیداکاری و شانازی لە مێژووی خەباتی نەتەوەکەمان، ئەگەر ئەتانەوێ ناسنامەی نەتەوەی خۆتان بەرز ڕابگرن و بە مافی نەتەوەی بگەن،
ئەگەر ئەتانەوێ دژ بە میلیتاریزەکردنی کوردستان بوەستنەوە، ئەگەر ئەتانەوێ بۆ بنەبرکردنی نائەداڵەتی و بێمافی و چەسانەوە و پێشێلکاری مافەکانی مرۆڤ دژی هەڵاواردن و نابەرابەری لە کوردستان خەبات بکەن، ئەگەر دەتانەوێ هاوار و دەنگی ژنانی بەرابەری خواز بن و هەوڵ بدەن بۆ ڕزگاربوونیان لە کولتور و فەرهەنگی دواکەوتوانە و پیاوسالاری و یاسا کۆنەپەرستەکانی جمهوری ئیسلامی، ئەگەر دەتانەوێ لاوانی خەباتکاری کوردستان چیتر لە بێهیوایی و نەبوونی ئاسۆی ڕوون تووشی بەلاڕێداچوون نەبن، وەرنە نێو ڕیزەکانی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵەوە. حزبی کۆمەڵە و حیزبەیە کە ساڵەهایە بۆ ئەم دەستکەوتانە بێوچان خەبات دەکات و هەزاران شەهیدیشی لەو پێناوەداوە. دڵنیابن درەنگ یازوو ڕۆژی ڕزگاری ئێمەش دێت وەکو کوردی ڕۆژهەڵاتی کوردستان. بوون بە پێشمەرگەی کۆمەڵەش دەرفەتێک و شانازیەکیش دەبێ لە ژیانی خەباتی سیاسی و کۆڵنەدەرانەیەوە. لە کۆتایی جارێکی تر پیرۆزبایی لەم کوڕ و کچە تێکۆشەرانە دەکەم بە بۆنەی تێپەڕاندنی سەرکەوتوانەی خولی سیاسی نیزامی فێرگەی پێشمەرگایەتی و پەیوەستبوونیان بە ڕیزەکانی هێزی پێشمەرگە. هیوادارم وەفادار بن بە ئامانج و ڕێبازی پڕ لە سەروەری شەهیدانی کۆمەڵە. هەر بژین و سەرفەراز بن. سپاس بۆ هاوڕێی ئاعزەمی قوبادی پور، چاودێری فێرگەی سیاسی نظامی کۆمەڵە. ژیاننامەی هاوڕێ فەریدا زەکەریایی. هاوڕێ فەریدا زەکەریایی ساڵی 1336 هەتاوی لە بنەماڵەیەکی خەباتکاری شاری سنا لەدایک بوو. هەر لە سەردەمی منداڵیەوە تا هێور هێورکە گەورە بوو و چاوی کرایەوە بەڕووی نائەداڵەتیەکانی کۆمەلگا، بە تایبەتی لەسەر ژنان هەستی بە ئازار و سوکایەتی لە ڕادەبەدەری کۆمەلگای سونەتی ئەو کاتی ئێران و کوردستان کرد و ئەمەش بووە هاندەری ئەوەی کە دەست بکات بە خەبات و تێکۆشان. هەر لە شاری سنا درێژەی بە خوێندندا و پاشان لە دانشسەرا وەرگیرا و دەورەی دانشسەرای سەرکەوتوانە تەواو کرد. هاوڕێ فەریدا زەکەریایی بە حکمی ئەوەی کە لە بنەماڵەی سیاسی و خوشکی هاوڕێ شوعیب زەکەریایی لە دامەزێنەرانی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و خوشکی هاوڕێی گیان بەخت کرد و جەمیل زەکەریایی کادری وشیار و ئاگای کۆمەڵە بوو، زۆر زوو هاتە ناو دنیای سیاسەتەوە. لە سەردەمی دەسەڵاتی پاشایەتیدا لەگەڵ خەباتی سیاسی و جەماوەری ئاشنا بوو و بوو بە یەکێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری سنا. لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانەکانی سەردەمی ڕوخانی دەسەڵاتی پاشایەتی، هاوڕێ فەریدا زەکەریایی لە زۆربەی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دژی دەسەڵاتی دیکتاتۆری ناوەند بەشداری دەکرد و وەک ڕوخسارێکی خۆشەویست و جێگای متمانەی کۆمەڵانی خەڵک خۆی نیشاندا. بەڕاستپاردەی کۆمەڵە هاوڕێ فەریدا پیشەی مامۆستایی هەڵبژارد و لە گوندی نژماری سەر بە ناوچەی مەریوان بوو بە مامۆستا. لە گوندی نژماری مەریوان بە حکمی ئەوەی کە هاوڕێ حوسێن پیرخزری لە گوندی سەرنژمار مامۆستا بوو و ئەو دوو گوندەش نزیک بوون، هاوکاری ڕێکخراوەیان پێکەوە گرێدا و چوونە ناو کۆڕی مامۆستایان کە ئەو کات لەگەڵ کۆمەڵە لە پەیوەندیدا بوون. لە ناوچەی مەریوانیش بەهۆی هەڵسوکەوتی شۆڕژگێڕانە و خۆنەویستانەی هاوڕێ فەریدا زۆر زوو بوو بە جێگای باوەڕی خەڵکی ئەو ناوچەیە و خۆشەویستی هەمووان بوو. بەداخەوە هاوڕێ فەریدا لە ڕۆژی 9 خاکەلێوەی ساڵی 1358 هەتاوی لە کاتی یارمەتی گەیاندن با خەڵکی تورکمەن سەحرا لە ڕێگادا تووشی کارەساتی ماشین دەبن و وێڕای 8 کەسی دیکە لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵا کە یەکیان شەهید جەمیل زەکەریایی برای بوو گیانی بەخت کرد و بەو شێوەیە هەوڵ و خەباتی بۆ بەدیهاتنی ئاوات و ئامانجەکانی بە ئێمە و سەرجەم هاوڕێیانی کۆمەڵە سپارد. بەرز و بەڕێزە یادی ئازیز و خۆشەویستی. خۆشەویستان، ئێستاش ئاوڕێیانی تازە پەیوەست بوو بە ڕیزەکانی کۆمەڵەوە چەک و کارتەکانیان لە دەستی هاوڕێ موحسینی مەزلوم یەکێک لە بەرپرسانی فێرگا وەردەگرێت. خایە فەرموو.
بژی سوسیالیست بژی کۆمەڵە بژی سوسیالیست بژی کۆمەڵە بژی سوسیالیست بژی کۆمەڵە بژی سوسیالیست بژی کۆمەڵە بژی سوسیالیست سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدیمەت پێشکەش بەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدیمەت پێشکەش بەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدیمەت پێشکەش بەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدیمەت پێشکەش بەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرسا و لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گرێک ڕاسا و ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرسا و
لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گرێک ڕاساو سڵاوی گەرمی دڵی پڕ ئومێدی مەت پێشکەش بەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ ئومێدی مەت پێشکەش بەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگە کەرەت شەکەندووە بەدەستی خەراوەت کەرەت شەکەندووە بەدەستی خەراوەت دەگەی لە کۆست بوو بوارە بەهەستی پاراوەت بەهەستی پاراوەت کەرەت شەکەندووە بەدەستی خەراوەت کەرەت شەکەندووە بەدەستی خەراوەت دەگەی لە کۆست بوو بواران بەهەستی پاراوەت بەهەستی پاراوەت سڵاوی گەرمی دڵی پڕ ئومێدی مەت پێشکەش بەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ ئومێدی مەت پێشکەش بەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگە کوڕان و کچانی خەباتکاری کوردستان کۆمەڵا حیزبی شێلگیر و قەڵای لەبن نەهاتووی ئێوە و سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئاوات و ئامانجەکانی خۆتان لەگەڵ سیاست و ئامانجە پێشکەوتوەکانی کۆمەڵە گرێ بدەن و هێزی پێشمەرگەی کۆمەڵا بەهێزتر بکەن بەڕێزان ئێستاش پەیامی پەلی شەهید فەریدە زەکریایی لەلایەن هاوڕێ کارۆ فەیزیەوە پێشکەش بێەوە خۆشەویستان دەکرێت و داوا لە هاوڕێ کارۆ دەکەین تکایە فەرمێ پەیامی پەلی شەهید فەریدە زەکەریایی بەشداروان بوانی خۆشەویست میوانە بەڕێزەکان پێشمەرگە کادر و ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی شۆڕش گێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی چەکداربوونی پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی کوردستانی ڕۆژهەڵات لە ژێر ناوی پەلی شەهید فەریدە زەکەریایی لە سەرەتادا ئێمە وەکو پۆلێک لە کچان و کوڕانی پەلی شەهید فەریدە زەکەریایی سڵاوێکی گەرم دەنێرین بۆ بنەماڵەی شەهیدانی کۆمەڵە و کوردستان بەندکراوانی سیاسی و بنەماڵەکانیان کە ئێستا لە زیندانەکاندا لەژێر ئەشکەنجەی ڕۆحی و جەستەی کۆماری ئیسلامیدان و قارەمانانە خۆڕاگریان کردووە و هەروەها سڵاو دەنێرین بۆ هەموو ئەو کەسانەی لە هەر شوێنێکی ئەم جیهانەن و دڵ و بیریان لای کۆمەڵەیە و ئاوات و ئارەزوەکانیان بەم حیزبەوە گرێداوە و بەڵێن دەدەین کە ڕێبوارێکی بە ئەمەک بین و بێهیوایان ناکەین. هەر لێرەوە دەستخۆشی لە بەرپرسان و مامۆستایان دەکەین و بە گەرمی دەستیان دەگوشین کە ئێمەیان لە هەموو بوارەکاندا ڕاهێناوە و دڵنیایان دەکەینەوە کە پێشمەرگەیەکی ئەرکناس و بە پرەنسیب و دیسیپلین دەبین و
هەموو هەوڵی خۆمان دەدەین کە بە باشترین شێوە ئەرکەکانی تەشکیلات جێبەجێ بکەین. بەشداربووانی خۆشەویست، ئەمڕۆ پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی شۆڕشگێر و خەباتکاری کوردستان توانیمان خولی سیاسی نیزامی بە سەرکەوتوانە لە ژێر دەستی بەرپرسان و مامۆستایانی لێهاتوو تێپەڕ بکەین و دروشمی هەمیشە زیندوی بژی کۆمەڵە و بژی سوسیالیزم بەرز بکەینەوە و چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لەشان بکەین و پەیمان ببەستین لەگەڵ ڕێگا و ئارمان و ئامانجەکانی پڕ لە شانازی کۆمەڵە. خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات، کچان و کوڕانی ئەو نیشتمانە، لە ئێستادا کە کۆماری ئیسلامی هەموو دەم و دەستگا سەرکوتگەریەکانی دژ بە بیر و ئەندیشە و ئاوات و خواستەکانمان وەگرخستووە، پێویستە بە ئەرکی خۆمان بزانین پەیوەست بین بە حیزبێک کە ئاڵا هەڵگەری عیداڵەتی کۆمەڵایەتی خەباتی ژنان ڕووناکبیران کرێکاران و زەحمەتکێشانە. بەم هۆیەوە داوا لە هەموو کچان و کوڕانی کوردستان هەر لە ناوچەی سۆما و برادۆست تاک و ناوچەی کرماشان و ئیلام دەکەین بێنە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و بۆ بەدیهاتنی کۆمەلگایەکی پێشکەوتو و مدێرن کە بەها مرۆڤایەتیەکانی تێدا لە ئارادا بێت خەبات بکەین. بۆ جارێکی تر دەستخۆشی لە بەرپرسانی فێرگە دەکەین و دەستیان دەگوشین. هیوادارین پێشمەرگەیەکی هەمیشە ئامادە لە بواری فکری و جەستەیی بۆ کۆمەڵە بین و بۆ پاراستنی ئەو حیزبە بە تەواو هێزەوە تێبکۆشین. بەسپاسەوە پەلی شەهید فەریدە زەکەریایی، بژی کۆمەڵە، بژی سوسیالیزم، سەرکەوێ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد 18/1/2016. سپاس بۆ هاوڕێکارۆی فەیزی. دایکان و باوکانی خۆشەویست، ژنان و پیاوانی ئازادی خوازی کوردستان، دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامی دژایەتی هەیە لەگەڵ سەرجەم ئاوات و ئامانجەکانی ئێوە و سەرجەم گەلانی ئێران. پەردان بە بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان سیاسەتی کۆماری ئیسلامیە لە کوردستان و دەبێت با چاوی کراوەوە پیلانەکانی ڕەژیم لە دژی لاوان پوچەڵ بکەینەوە. خۆشەویستان، ئێستاش پەیامی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات لەلایەن هاوڕێ شەیدا مستەفاوە پێشکەش دەکرێت و تکایە فەرموو. پەیامی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات، هاوڕێیانی پەلی شەید فەریدە زەکەریایی، هاوڕێیانی پێشمەرگە، بەشداربووان و خەڵکی شۆڕشگەری کوردستان، گەرمترین سڵاو و پیرۆزباییتان پێشکەش دەکەین. ئەوڕۆکە پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی شۆڕشگەر بە فەرمی چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵایان هەڵگرتو و بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا پەیوەست دەبن. هێزی پێشمەرگەی کۆمەڵا باسکی شەکداری بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان بووە کە لە یەکەم ڕۆژەکانی دامەزراندنیەوە و مێژوویەکی پڕ لە شانازی و سەرکەوتنی بۆ خۆی و خەڵکی کوردستان تۆمار کردو و هەڵگری بیر و باوەڕی بەرزی کۆمەڵە بووە. لاوانی کوردستان بە هەزاران کەس بەو هێزە پەیوەست بوون و بەخێنی شەهیدە سەربەرزەکان و ئارەقەی نێوچاوانی هەزاران تێکەوشەری ئەو ڕێبازەیە. ئەوڕۆ ئەرکی درێژی کەوتۆتە ئەستۆی ئێمە و هیوادارم هەمومان بەو پەڕی لە خۆبردوویەوە و بە هەستێکی شۆڕشکێرانە بۆ بەدیهاتنی ئامانجەکانی کۆمەڵا تێبکۆشین و جێی هیوای گەل و نیشتیمان بین. لێرەشەوە بانگەوازی خۆمان بۆ لاوانی کوردستان ڕادەگەینی کە پەیوەستبوون بە ڕیزەکانی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵا دەوری خۆیان لە بەهێزترکردنی شۆڕشی کوردستان و ئەرکی خۆیان بۆ دایکی نیشتیمان بەجێبێنن. بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵا سەرکەوێ بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان، مرگ و نەمان بۆ ڕژیمی ڕەش و کۆنەپەرستی کۆماری ئیسلامی. کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات 28 بەفرانباری 2715 کوردی. سپاس بۆ هاوڕێیانی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات. هاوڕێیانی خۆشەویست، جارێکی دیکە پیرۆزبایی گەرمی خۆم و سەرجەم ئێوە هاوڕێیان پێشکەش بە هاوڕێیانی تازە پەیوەست بوو لە ژێر ناوی پەلی شەهید فەریدە زەکەریایی و ئاواتەخوازین کە تا گەیشتن بە ئاوات و ئامانجەکانی هاوڕێ فەریدە زەکەریایی و سەرجەم گیان بەختکردوانی کۆمەڵا هەردەم لە خەبات و تێکۆشان دابن و ئاوات و هیوای سەرکەوتنیان بۆ بە ئاوات دەخوازین. بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەشی یەکەمی ڕێوڕسمەکە و بەشی دووهەمی ڕێوڕسمەکەش تایبەتە بە شایی و هەڵپڕکێی ئێوە خۆشەویستان بەخێربێن مانوو نەبن.
بەرگا